دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی ئەم ئەڵلقەیە ئێوە زانیتان کە باسی ئەو بارگرژانەی کە لە ناوچەکە و لە جیهاندا و بە تایبەت لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپا ئەو جوڵە سەیر و سەمەرانەی کە دەکرێت و ئەو قسە و گفتانەی کە لەلایەن ئەمریکاوە دەکرێت باسمان کرد بە وردی بەڵام هێشتا ماوە کە لە ناوچەکە چی ڕوودەدار بە تایبەت لە نێوان میسر و ئیسرائیل ئەوانیش ئەو ئاماژانەی کە دەردەکەون و جەنابی عەقید سەلامیش کە شرۆڤەکارەکەیە هەرزوو باسی ئەوەی کرد کە ڕوودانی شەڕ لە نێوان ئەم دوو وڵاتە شتێکی حتمی و دەبێت ڕوو بدات. من هەوڵەدەم لەم بەشەی ئەمەڵقەی پرۆگرامی ساعتی سفر وەڵامی ئەوە وەربگرمەوە بزانین شەڕی نێوان ئیسرائیل و مسر ڕوودەدات و ئەو جوڵانەی کە ئەم دوو وڵاتە بەرامبەر بە یەکتری دەکەن دایانگەیەنێت بەکوێ. کاک سەلام دووبارە بەخێر بیتەوە. جەنابەت هەر لەم ستۆدیۆیە کە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل کۆتایی هات باست لەوە کرد کە شەڕی نێوان ئیسرائیل و میسر شتێکی حتمی و دەبێت ڕوو بدات کامە ینی لێکدانەوە و یاخود شرۆڤەیەکی زۆر سیر بوو بەلای هەندێک کەسەوە کە ئەم شەڕە دەبێت ڕوو بدات. ڤیدیۆیەکمان هەیە بابی نەری بین دوایی پرسیارەکانت ئاراستە دەکەم. إسرائيل واز ناهێنێتن. إسرائيل شەڕی مەسر و إسرائيل لە ئاڵایە لێتە پێش هەجمالە یالیتیانە. ئەگەر سەیریشی بکەی لەم ساڵانەی ئاخیرە لە ساڵی ئاخیرە لەوەتی شەڕی غەزە دەستی پێکرد دوای بڵێن 7 ئۆکتۆبەر وەوانە سەیری مەسر بکە بە هەموو جۆرێکی کە ئیکۆنۆمی زۆر زەعیفە هەموو ئیکۆنۆمی خۆی فرەداوە بۆ سەربازی. بۆ نمونە داوای فڕۆکەی جێتەنی سی چینەکاتن کە بیکڕێت لەگەڵ موشەکەکانی PL-15 سیەکانی بکڕێتن. مەنزومەی HQ ناینی کڕی گەیی ئەو فڕۆکەیی کە لە چینەوە فڕی ئلیوشن بوو LI رووسی بار هەڵگرێکی قورس لە چینەوە فڕی لە پاکستان دابەزی لە پاکستانەوە گەیشتە مەسر ئەوە موشەکی HQ نۆی چینی تیا بوو بۆ ئەوی دیفاعی جەوی ئێستا گەشتۆتە دەست بسڕان بەڵێ لە دەستێتی و داشی مەزراند و مۆدێلی S300شی وەرگرت VB-یەکەشی تازەکانیشی هەمووی وەرگرت و هەمووشی لە سینا داناوە. ئیسرائیل کە غەزە چۆڵەکە ئەیان باتە ڕەفاح محوەری ڤیلادلڤیا لەوێ مخەیەماتیان بۆ دانێتن. ئەو مخەیەمانە بیبینی هەمووی ڕووی لە مەسرە کە لەوێ جێنشین بوون لە 800,000 تاکو مەلیۆنێ کەس ماوەیەکی پێچێتن ئەڵێ چەکدار لە ناو مخەیەمەکان پەیدابوون لێمێدن. کاک سەلام ڤیدیۆکەمان بینی و باسی ئەوشم کرد کە جەنابەت پێشبینی ئەو شەڕەت کردبوو. ئێستا ئەگەرەکان بۆ بارگرژی نێوان ئیسرائیل و میسر زۆر زیادی کردووە. چی دەگوزارێت لە نێوانم دوو وڵاتە؟ مەسر و ئیسرائیل لەسەر چەند خاڵێ وەستاوە سەر شەڕەکەیان ئەگەر جێبەجێ نەکرێتنەوە شەڕەکە ڕوەدا لە بینیانە. بەڵام مسر و ئیسرائیل ئەگەر شەڕەکە ڕوویدا بڕوا بکە قەنەعەت بکە زۆر کورتە بێ بەڵام زۆر بەهێزە بێت بە زەرەرێکی زۆر گەورە. تۆ ئەگەر سیر بکەی سنووریان یەکەم دوو وڵاتە ئەمە شەڕی ئێران و ئیسرائیل نییە. سنووریان زۆرێک ینی موشەکی مەسر زۆر بە ئاسانیە توانێت بگاتە هەموو شوێنێکی ئیسرائیل بە ماوەیەکی زۆر کورتە بۆ ئیسرائیل بە فڕۆکەکان دەتوانێت بگاتە مەسر زۆر بە ئاسانی ئەگەر بیگری لە ئەسکەندەریە و قاهیرە و بۆرسەعید و شەرمەشیخۆ و ناوانە بەرەو خوارەوە. بالمقابل مەسریش طبعاەوە لە سەد لە حەیفا و مینای حەیفا کە سەرەکیە بۆیان و لە زۆر شۆنیکەی ئیسرائیلەدا لە مەتاری ئۆفدا ڕامۆن هەرچەند ئیسرائیل تقریبان 16-17 مەتاری هەیە. هەر وەکوتم شەڕەکە زۆر کورتە بێ بەرام زۆر سەختە بێ. لێرە سە تۆ شەڕی غەزەت ترامپ ڕایگرت بەس خاڵەکانی تاکو ئێستا دیار نییە بە تەواوەتی ئایا حەماس چەکدانێ یان نا زۆر سەیریش بوو حەماس ینی تاکو ڕۆژی یەکشەم مۆڵەتی درا بۆ پێی کە وەڵام داتەوە ئەو جومعە وەڵامی داوە یەکسەر قبوڵی کرد. ئەمە بۆ نەتەنیاهۆ زۆر سەیر بوو چونکە ئەکسیۆس ئەڵێ ئەو تەلیفۆنەی لە نیوان ترامپ و نەتەنیاهۆ کە ڕوویدا ترامپ بە نەتەنیاهۆی وتی ئەمە کۆتایی شەڕەکەیە. نەتەنیاهۆ پێی وت
ئەوەی ناوێتن ئاهەنگ بجێڕم حەفلەی بۆ بکەم شۆک بوو بۆی ترامپ لێی تووڕە بوو وتی ئەمە کۆتاییە بێ قبوڵی بکەیت ئێستا کەش ئیسرائیل خۆ لە غەزە ناکشێتەوە یعنی سنووری داناوە چەند کیلۆمەتر بەرگری داعەنێتن ئەگەر بگەڕێنەوە ئەم شەڕە بۆ ڕووەدا ئەگەر بگەڕێنەوە بۆ قمەی دۆحا قمەی ئیسلامی عەرەبی کە لە دۆحا ڕوویدا سەرۆکێک بە ئیسرائیلی وت دوژمن کەس نەیوت تەنها عەبدولفەتاح السیسی سەرۆکی مەسر تیا العەدو الئیسرائیلی دوژمن تۆ باشە چۆن بە ئیسرائیل ئەڵێی دوژمن کە تۆ ئەتیفاقەی کام دێڤدت هەیە لەگە کاتێکە جیمی کارتەر کردی واتە شەڕکەی دەست پێ ئەکاتن ئەگەر غەزە حەل نەبێتن دوو هێزی ئیسرائیل لە ڕەفەح نەکشێتەوە ئەم شەڕە ڕوودات نەکشێتەوە لە ڕەفەح هەرچەندێ ڕەفەح وێرانە ئیسرائیل وێرانی کرد تەدمیری کرد چیتی ئەمە بەڵام هەر زمنی اتفاقی کام دەبێت دەبێت ئیسرائیل لە ڕەفەح بکشێتەوە ئیسرائیل لە ڕەفەح نەکشێتەوە سوپای مەسر لە سینا نەکشێتەوە ئەبێتە شەڕێن زۆر باش مسرش خۆی ئامادە کردووە بۆ ئەم شەڕە ئێستا لە سینا دژە ئاسمانی دوورمەودای جێگیر کردووە 42,000 سەربازی بردوێتەوە کە پێم وابێ ئەمە لە حەدی ئاسایی خۆی تێپەڕیوە کەواتە مسر ئامادەیە بۆ ئەم شەڕە و ئەو جوڵانەی کە لە سینا دەستی پێکردووە دانانی دژە ئاسمان و هەروەها بردننی ئەو هەموو سەربازە هەزاران سەربازە چی ئەڵێت بە ئیسرائیل؟ ئمە وەکو ئەزانین هێزی ئاسمانی ئیسرائیل زۆر بەهێزە ینی بێتام لەبەرەوە بەرگری ئاسمانی مسر هەمووی بردە سینا داینا فڕۆکە تایف بڵین ڕافاڵەکانی بردە ئاریش کە نێزیک بێتن لە ئیسرائیلەوە چونکە مەتاری مەسر دوورە لە سنووری ئیسرائیلەوە وەکو مەتارەکانی ئیسرائیل نییە ئەگەر سەیری نەخشەکە بکەیت لە سەر سیناانی دوو مەتاری سەرەکی هەیە ئیسرائیل ئۆفدا و ڕامۆن ئەو دوو مەتارە هەڕێک لەسەر سنوورە زۆر بە ئاسانی ئەتوانێت بگاتە هەر شوێنێک بیوێ لە کاتی فڕینە مەسر بۆیە ئەو ناوەی بەهێز کرد سەربازی زۆری دانا هەرچەندێ قەناعەت مەکە شەڕی پیادە ڕوو بداتن نە ئیسرائیل مل بە سینەوانێ نە مەسریش مل بە ئیسرائیلەوانێ شەڕەکەیان تەنها فڕۆکەیە موشەکە بۆیە کورتی شەقایانە بۆیە کورتە خایەنێتن تەنها بۆ جۆرە چونکە تۆ ئەگەر سەی بکەیت لەوەتی ئیسرائیل هەیە شەڕ لە ناو خاکی ئیسرائیل ناکرێ دایم لە دەرەوەی خاکە گەر بگەڕێتەوە بۆ لە 48 بەسەرەوە 67 و 73 و ئەوانە 74 ئەم شەڕانەی کە ڕووی داوە دایمەن لە دەرەوەی خاکی ئیسرائیل بووە وەگەر بیتە سەر خاکی ئیسرائیل ئیسرائیل شەنێکە کاکە ئەگەر بە درێژی ئیسرائیل وەربگرین 135 کیلۆمەترە درێژترین شوێنی ببوورە 450 کیلۆمەترە ئەگەر بە پانی ئیسرائیل وەربگری پانترین شوێنی 135 کیلۆمەترە یعنی خاکی شەنێکە بەتاکو و شەڕ بکەوێتە ناوی نەخێر ئەو شەڕە شۆک و بەجانات تەموت کورتە بێتن و بە فڕۆکە و بە موشک و بۆوانە لێکەدەن زۆر باش پایەسە بینە سەر کام دەیڤد ئەو ڕێکەوتنی کە لە نێوان ئیسرائیل و میسر 46 ساڵ پێش ێستا کراوە ئەگەر ئەم شەڕە ڕوو بدات و فیشکێک بتەقێنرێ لە نێوان ئەم دوو وڵاتەدا ئەم ڕێکەوتنە کۆتایی پێ دێتوانە یعنی ئەوەی کە لەوێنەکە دیارە ئەنوەر سادات و ڕێکەوتنی لەگەڵ جیمی کارتەرە سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیرانی ئیسرائیلی ئەو کات پێڵێن لە منتەجع شوێنی سراحەت وانە کام دێڤد ئەو ئەم ڕێکەوتنە بۆ ئەو کات دەنگ و دەنگدانەوەی زۆریە بوو بەشێک لە وڵاتانی عەرەبی پێی ناڕازی بوون دوای هاتنە ژێربار ینی تاوەکو ئێستا درێژەی کێشاوە دروست بوونەوەی شەڕ لە نێوانەوە دوو وڵاتە میسر و ئیسرائیل کۆتایی بەم ڕێکەوتنێنێ گەر بێتە سەر ڕاستی ئێستا کۆتایی پێ هاتووە چونکە زمانی اتفاقی کام دێڤد نابێ سوپا هەبێتن لە سینا بەو شێوازە و نابێ ئیسرائیل بچێتە ڕەفەح و محوەری ڤیلادلیڤیا زمانی اتفاقیەکە نووسراوە ێ باشە ئیسرائیل ئەمەی شکاند مەسریش ئەمەی شکاند واتە اتفاقیەکە تەنها ناوە ئێستاکە ڕاستی هەر دقە بڵێ شکاوە خۆی اتفاقیەکە ئێستا شکاوە چونکە تۆ لە اتفاقیەکە من پێتم وت عەبدولفەتاح السیسی بە ئیسرائیل ئەڵێ عەدوو دوژمن زمانی اتفاقیەکە چتی وان نییە یعنی کە تۆ پێویستوە دوژمن واتە اتفاقیە نەماوە لە بینتانە بەڵام هەردوو لا حەزەرە چیە دەست پێ بکاتن بە شەڕەکە
هەردوو لا خۆی بیتە سەر مەسر ئیکۆنۆمی نییە بەڵام زۆر بەهێزە بەڵام ئیکۆنۆمی اقتصادی نییە ئەشزانێ بکەوێتە شەڕ وڵاتانی عەرەبی یارمەتی نادەنێ تەنها قسەیە دەوڵا لەسەرەوە پرسیاری ئەوم لا دروست بوو ینی ئەگەر کەوتە شەڕەوە میسر کێ یارمەتیەدا مەسر بکەوێتە شەڕەوە ئێستا بڵێنە وڵاتانەی بیانە یارمەتی دەن سووریا هیچ تەواو لێ بووەتەوە تەنها وڵات پشتگیری لێ بکاتەنەوەی جەزایر تەنها جەزایرە دەیتە سەر مەغریب تەطبیعی هەیە لەگەڵ ئیسرائیلە ڕێککەوتنی هەیە چەکی هەمووی ئەمریکیە دێتە سەر خەلیج ئیمارات و ئەوانە هەمووی لەگەڵ ئیسرائیلە تەطبیعی هەیە و سەفاراتیان هەیە سەڵتانەی عومان هەیەتی دێتە سەر سعودیە تووشی خۆی تووشی ئەو بەزمە ناکاتن زانی دێتە سەر سوودان شەڕی ناوخۆی هەیە خۆی وێرانە دەعمە و جەیشی سوودانی لەیەکەدەن دێتە سەر لیبیا خەلیفە حەفتەر و حکومەتی لیبی هەمووی کێشەیان هەیە تونس وڵاتێکە هیچ هێزی نییە ئوردن هەر لایدا لاوە کۆتایی ینی ئەوش تەطبیعی هەیە لەگەڵ ئیسرائیلە چێ پشگیری مەسرەکاتن تەنها جەزایر وڵاتیکە نییە بەتەنیا شەڕی پێکرێ بەتەنیا پێکرێ بەڵام وێرانە بێتن لەبەرەوەی اقتصادی نییە کۆتایی پێدێتن بەڵام ئیسرائیل کاکە ئیسرائیل دەوڵەمەندە یارمەتی دەریشی هەیە یارمەتی دەریە تۆ بزانە هەتاکو ئەمریکا پێڵەن ذەکا الاصطناعی زیرەکی دەستکرد کاکە هەفتا کۆمپانیای جیهانی کە ئەمە تەطویرەکە ئیباتە پێشەوە ئیسرائیلیە 550 میلیارد دۆلار ڕەسیدی هەیە لەوەیە گوێی لە پارە نییە ئیسرائیل بە ئەو وڵاتانی شەیداتێ بەڵام مەسر قەناعەت بکە یعنی من باسی گەل ناکەم گەلانی عارەب باسی سەرکردەکانیانەکەم قەناعەت بکە هەموویان خاینن بۆی ناوەستن گەیشتی بەتەنیا ئەو شەڕاکە اتفاقی کام دێڤیدی کرد لەبەرەوەی عارەب بۆی ناوەستە ئەوە بوو ئەسبابەکەی مەسر بەتەنیا لە مەیدانە مێنێتەوە زۆر باشە کەواتە لە بەرنامەکانی پێشوو هەندێک کات پرسیاراتوتە پێشەوە لەسەر میسر و توانای سەربازی میسر بەڵام ئێستا ڕاستیا بەوردی دەمەوێتەوە بزانم مادام باسەکە باسی شەڕی ئەگەری شەڕی میسر و ئیسرائیلە سیستەمی بەرگری میسری ئێستا لە چی ئاسێکایە چی هەیە جۆری چەقەکانی چین ئێستا کە بەکاربێت بۆ شەڕێکە ئەگەر هەیە ڕوودات بڵێن بەلایەن هێزی ئاسمانیەوە مەسر چوارە وڵاتە کە F-16 بەکاردێنێتن بەڵام ناتوانێت لەم شەڕەیە بەکاری بێنێتن دژی ئیسرائیل وەکو تومە ینی تۆ اتفاقیەت هەیە ئەم چەکە کە ئەکڕی نابێت دژی حەلیفی من بەکاری بێنیتن ئەمریکا نابێ بەرامبەر هاوپەیمانی من بەکاری بێنیتن ئەمێنێ و چەکانەی کە هەیەی جگەلەوانە بۆ نمونە مێک 29 هەیە بەڵام ئێمەکەی هەیە بە موشکی R37 هینی هەیە ڕافاڵی فەڕەنسی هەیە ڕافاڵ فۆر جەنێریشن پلاس دوو ینی نەوەی 4.5 بەبانەوەی فڕۆکەیە زۆر باشە بۆ ئاگاداریت لە مناوەڕاتی ئاخیرە ڕافاڵی فەڕەنسی لە شەڕی کۆنتاکت ڤیوژوەڵ کە بڵین فڕۆکەکانە گەنە یەک سێ سەرکەوتنی بەدەستهێنا ڕافاڵ بەرامبەر بە F-35 بەرامبەر بەس نەوع موشکێکی هەیە میتۆری پێڵێن فەڕەنسا نەیداوە بە مەسر لێرە مەسریەکان فڕۆکەوانەکانیان زۆر باشن ئەوە نین بڵێ ینی فڕۆکەوانی مەسری ئەگەر بگەڕێیتەوە بخێنیتەوە مەسەلەن معرەکەت المەنسوورە سەری فڕۆکەوانی مەسری چی کرد شتێکیشە ئەگەر باسی بکەم دەربارەی فڕۆکەوانی مەسری من وەکو وتومە مێک 21 فڕۆکەیەکی کۆنە لەگەڵ ڤانتۆما بڵین لە هەفتاکان لە 73ە دوو فڕۆکەوانی مەسری کەوتە شەڕ لەگەڵ 6 ڤانتۆمی ئیسرائیلیە فڕۆکەوانە مەسریەکان دوو کەس بوون نەقیب ئەحمەد کەمال المەنسووری لەگەڵ ملازم ئەوەل حەسەن لوتفی مێک کەکەوێتە شەڕ مێک 21 ئەبێ لە سێ چرکەیە سێ دەقەیە شەڕەکە کۆتایی پێبێنێ چونکە کە ئافتەربێرنەرە خاتە ئیش لە یەک دقەیەکە 200 لترەخوا 200 لتر سوتەمەنی سەرفەکاتن سێ دقە بێ بکەوێتە شەڕ و دەرچێ لە شەڕەکە ئافتەربێرنەر بخاتە ئیش و دەرچێ لە شەڕەکە یان نەجاتی بێ ئەم دوو فڕۆکەوانە مەسریە 11 دقە بەرامبەر 6 ڤانتۆم شەڕیان کرد لە کۆتاییە نەقیبەکە ئەحمەد کەمال مەنسووری توانی قائدی تەشکیلی ئیسرائیلەکان بخاتە خوارەوە ڤانتۆمەکە و ڤانتۆمەکەی خستە خوارەوە
لە کاتی گەڕانەوەیان کە بێرنەریان خستەیش ئافتەر بێرنەر گەڕانەوە سوتەمەنیان نەما لە ڕێگا لە سینا مەجبور نەقیبەکە لەبان جادەیە دابەزی شقامێکی دۆزیەوە توانی دابەزێ لەبانی دووەم مەچینەکەی کوژایەوە حەسەن لوتفی کێشای بە عەرزا و تیای مرد ینی بۆ شازە مرد یعنی مەسریەکانەوە باش بزانە لێرە ئەبێ بڵین لەبەر ترسی F-35 و ئەوانە گەرتوانەیە هەبێت دایمەن ئەبێ بە نزمی بفرن لە بەرزی 20 متر تاکو بگەنە کۆنتاکت ڤیژۆل لەگەڵ ئیسرائیلەکان ئەو وەختە جیاوازیە دروستە بێتن مەسریەکان بە ئاسان مەبینە ئەمە لە ڕووی فڕۆکە و ئەوانەوە ئەی سیستەمی بەرگری سیستەمی بەرگری ئاسمان هی ئیسرائیل بەهێزترە تەمان لە هی مەسر چونکەوان فادیان هەیە ئاڕۆیان هەیە پاتریۆتیان هەیە بڵین هیتس ئەم مەنزومانە زۆر بەهێزتر لە مەنزومە ئەوانەی مەسر هەیەی S-300 هەیە بەس لە جۆری 1 و 2 هەیە بڵین HQی وەرگرت لە چین دوو مەنزومەی وەرگرت دایناوە ئەتوانێت ئەو ناوچەیە بپارێزیە ئەم مەنزومانە باشن ناڵێم خراپن بەڵام هەر لە جۆری ئەوانەی ئیسرائیلە نییە ئەگەر بینە سەر زەوی پیادەی مەسر و سپێشل فۆرس قوات خاصەی مەسری و پیادەی زۆر بەهێزترە لە ئیسرائیل توانای ئەمانە بەڵێ لەبەرەوە زۆریشن عەدەدیان مەشقیشیان باشترە ئازان بۆ شەڕ بەڵام ئەگەر بینە سەر جۆری تانک نەخێر مێرکافای ئیسرائیلی جۆری نوسخەی شەشەمی باشترە لە چونکە ئێستش مەسر بڵین باتۆن بەکاردێنێ تانکی ئەمریکی کۆن و ئەوانە تانکی رووسی هەیە مۆدێلە کۆنەکانی هەیە باشترین شتی کە هەی بێتن مەسر برامزە ئەیوان M1 ئەیوانی هەیە لەوە زیاتری نییە لە تانکە بەڵام لەبیرت نەچێ ینی مەسر ئیسرائیل تەجروبەیە کۆنی هەیە لەگەڵ مەسریەکانە مەسر توانی لیوای گۆلان وێران بکە لە شەڕی تشرینە کە قوات خاسەکانی مەسر بە پاچوون خۆیان مات کرد لە بنزەوی تاکو تەنکەکان ڕەت بوو بە RPG 165 تانکەکانی ئیسرائیلیان لە ناودا لێنەوە ئەو توانایان هەیە زۆر باشە وەڵا باسی سیستەمە بەرگریەکەت کرد کە S-300 هەیە رووسی و لەگەڵ ئەو سیستەمەی چین ئەمە مشکیلە بۆ ئاسمانی دروستەکە کە ئیسرائیل هێرش بکاتە سەری یان ئیسرائیل دەتوانێت ئەم سیستەمانە تێپەڕێنێت و ئاسمانی میسر کۆنتترۆل بکە بۆی کە لەو سلوونارەی دایانی بە نسبەتی F-16 ئەوانە ناتوانێت لی تێپەڕ بێتن ینی بە قوتیەوەی هەیە ناتوانێت لی تێپەڕ بێتن ئەبێت تۆ نیزامێ بەکاربێنی موشک بەکاربێنی کە لە دەرەوەی بڵین سنووری ئەو سیستەمە لێ بدەیت بۆ تۆ کە لە سیستەمی موشکەکە بڵین بەرگریەکە دەی تۆ لە موشکەکان نادەی ئیشت بە موشکەکان نییە تۆ تەنها لە کابینەی سەیتەرا دەی ئەو موشکانەی ترقیمەتی نامێنەوەی ڕاوەسێت یەک شۆنت هەیە کە لێ بدەی یەک موشکێ لەو شۆنە بدەی ئەو سیستەمە هەمووی ئەوەسەی تر کۆتایی پێدێتن زانیت ئەگەر جۆرە موشکێ بەکارپێنن لە دوورەوە لێ بداتنەوە وەختە ڕایەگرێتن ئەو کاتە فڕۆکە بە ئاسانی ڕەتەبێ بەڵام لە بیرت نەچێ فڕۆکەوانی مەسریش لەو جۆرە فڕۆکانی کە هەیەە تایبەتی ڕافال ئەتوانێت ڕوبەڕووی 15 و 16 و 35 ببێتەوە ئێستا کەش مەسر بۆ ئاگاداریت گەڕایەوە سەر چین کە فڕۆکەی جیتەسی دەست بکەوێت لەگەڵ موشکی PL-15 بۆ مەدایاتی دوور جا نازانم ئەم 129 مەسر جۆری ئێمە بەڕاداری ئیسایە چونکە فڕۆکە تەمەنی هەیە ئەڵێ ئەم فڕۆکەیە مەسەلەن ئەم ڕاداران فڕۆکەیە 150 تاکو 200 سەعات تەمەنیەتی بەڵام ئەمەی کەم 129 ئێمەکە ڕاداری جۆری ئیسا نەخێر تەمەنی لە بینی 500 تاکو 600 سەعاتە کە فڕۆکە بە سەعات تەمەنیە ژمێردرێ وەکو سیارە نییە بڵی بە کیلۆمەتر نانەخێر لەبەرەوە ئەتوانێت شەڕ بکاتن نەوەک ناتوانێت زۆر باش وەڵا نازانم بۆچی ئەوەندە حەزەکەم کە بەراورد دەکە لە نێوانە و دوو وڵاتە هی توانای سەربازیان زۆرتر وردکەینەوە و باشتر ینی ڕوونی بکەیتەوە ئێستا بۆ نمونە لە هێزی ینی ژماری سەربازە بۆ نمونە مسر 450,000 سەربازی ئامادەی هەیە 480,000 سەربازی یەدەکیە بێگومانەمە ئیسرائیلەمەی نییە و ناگا بەو ژمارەیە هەرگیز
حەزەکەم بەراوردکاریە بکەی لە نێوان ئەوانەیەوە چی ڕۆڵێکی هەیە لە ئەگەری دروستبوونی شەڕ لە نێوانەوە دوو وڵاتە؟ ڕۆڵی پیادەوانە هیچ دەورێکی نابێت. ئێستا بەعام لە شەڕەکان ئاوای لێ هیچ دەورێکی نابێتن چونکە هەرێکی سەنگەر ڕاوەسێ نەوەک بەرامبەر ملی پێوە بنێتن خاشی ببەزێنێتن. ئەم شەڕانە شەڕیەوە نەماوە بڵێ هەتاکو تۆ هێزی ئاسمانی 100% کۆنتترۆلی دوژمن نەکاتن تۆ ناتوانانی پیادە پاڵنیتە پێشەوە بەخێر. لەبەرەوە پیادە دەوری نابێت تەنها لە کاتێکا بۆ دوو وڵاتی وەکو میسر و ئیسرائیل ئاسانە پیادە چونکە سنووریان یەکە ینی لەگەڵ یەکان زۆر ئاسانە ینی سنووری یەکتری بەزێنن تاکو کۆنەگەر بگەڕێتەوە لە 16 بەدواوە ینی ئیسرائیل لەسەر قەناتی سوێز بوو خەتەی باردێفی دانابوو. یەک شت سەرنجی زۆر ڕاکێشام کاک سەلام لەم ماوەیە باس لە هێزی چۆن هێزی ناتۆ هەیە ناتۆ ئەسلێکە باس لە هێزی ناتۆی عەرەبی دەکرێت وڵاتانی عەرەبی هێزێ دروستکەن یەکگرتوو لە ناو خۆیانە ئەمە بوونی هەیە عەرەبی ئیسلامی عەرەبی ئیسلامی ئەو شتە نابێتن تەنها قسەیە تۆ ئەگەر سەیری هێزی ئەم وڵاتانە بکەی عەرەبی بێ یان ئیسلامی بێتن فەنیەن نابێتن عسکەریان سەربازی عسکەریان هەر مستەحیلە ببێتن ئەگەر بین وڵاتانی عەرەبی لە چۆ لە مەغربەوە بۆ عێراق بەکارێنێنی مەغرب فڕۆکەی ئەمریکی بەکاردێنێ نیزامی ئەمریکی بەکاردێنێ دەیتە جەزائر رووسیا دەیتە لیبیا رووسیا تونس عینی نظامی ئەمریکی بەکاردێنی دەیتە مەسر رووسی ئەمریکیە هەردووکی تێکەڵە دەیتە سعودیە ئەمریکیە سووریا رووسیە چۆن دروستیەکەی تۆ ئەم سیستەمانە بە یەکەوە ئابەسیتەوە تۆ لە فڕۆکەیە لە ئاسمان نیزامێکە تێ پێڵێن IFF دیگە لە IFF تۆ لە حرەکاتە لەوحەی تیرروفتت هەیە باشە IFF کە تۆ ئەم نیزامەت هەیە چۆن فڕۆکەی دوژمن و هاوڕێ لە یەکەکەیتەوە لە ئاسمان ئەبەو نیزامەی لە یەکەکەیتەوە باشەمانە هەمووی سیستەمی ئەمریکی و ئەوە سیستەمی رووسیا ئەوە سیستەمی چینیە ئەمە چۆن بەیەکەوە ئابەسیتەوە شتێکە نابێتن مەحاڵە دروست بێ نابێتن ینی عسکەرێن چۆنی بەسیتەوە بەیەکەوە ئەم نیزامانە تۆ ئەگەر لێرە دامنشی نیزامی رووسی دابنی ئێمە پێڵێن استشعار هەست استشعار چەکی رووسی چۆن استشعاری چەکی ئەمریکیەکە چۆن فڕۆکە لە ئاسمان ئەزانێ موشەکی بۆ هات ئەسەمەسەم بۆ نمونە هەر باسی حادسەیەکی کۆنت بۆ کەمی ساڵی 1970 فڕۆکەیەکی 125 لە ئەسفەهانیە داهی عێراق فڕۆکەوانەکە دابیە ئۆتۆپایلۆت پاڵکەوت بوو بەرەبەیان بوو تاریک گوزارێ دنیا لە بەرزیەکی 20 کیلۆمەترە فڕی بە سرعەتی سوپەرسۆنیک سەریعترین فڕۆکە بوو کاتی خۆی هەتا لە مێکسیوێک سەریعیشتریش بوو سرعەتێک گەیشتە 3300 بەس لە 2800 بەرەو دواوە RPM-ەکەی لە زەر دەرەچوو لە سووریەدا دوو مەچینەی تۆمانسکی پێ لە سوور بەو سرعەتە بڕۆیشتە یار دوو مەچینەکە فرەدەبی گۆڕە مهم لە ئێرانە بە موشەکێ لێیاندا ئێران هۆکی هەبوو ئەو کاتە ئەم موشەکە ناگاتە ئەو بەرزیە لێرە دەرکەوت سین موشەکی ڤۆڵگای داوە پێی فڕۆکەکە هەستی پێ نەکرد چونکە رووسی بەرامبەر بە رووسیە ئەگەر ئەمریکی وایە یەکسەر ئیشارەت هێدا پێی کە موشەکت بووە هات تواتوێ ئەم نیزامانە هەمووی لە وڵاتانی عەرەب ئەی بۆ گریمانەیە وەرنەگرین کاک سەلام گریمان کە هێزێکی ئاوا دروست بوو ناتۆی عەرەبی وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی چیان پێکرێ هیچیان پێ ناکرێت دروست نابێت لەبەر یەک سەبەبێک باش ئەمانە مەغرورن چیە سەرکردەی ئەمە ئابێتن خەلیج ئەڵێ منم پارەم هەیە و عگاڵ لەسەر ئەڵێ منم مەسر ئەڵێ من بەهێزم منم چی ئەەکەیتە مەسەڵەن ناتۆی ئەسڵی ئەمریکایە بەڵام ناتۆی عەرەبی چیە سەرپەرشتێکە هەمووی لێک وەڕەگەڕێتەوە مەسەلێکی کۆن هەیە ئەڵێ اتفق العرب على أن لا يتفقوا عەرەب ڕێککەوت کە قەد ڕێک نەکەون اتفق العرب على أن لا يتفقوا تەواو کۆتایی پێ دێتن لێرە کێشەیە گەورە لەمە دروستە بێتن ئەمە سەر بە ئیسرائیلەوە سەر بە رووسیایەوە سەر بە ئەمریکایە کەس سەربەخۆ نییە کەس سەربەخۆ نییە و نابنە یەک یانی سە من قسەیەکە کە مەرتێنێ نەخۆشیشە بەڵام باسی گەلان ناکەم من وەکووتم باسی حکوومەتەکانەکەم گەورەترین درۆ لە ناو عارەبە کە خەونە ئەیبینێت شتێکە ناوی نیشتیمانی عارەبە الوەتەن العەرەبی
فەرموو با عێراقیەک لە بەغا لە بەسرا با بڵێ سوار سیارە مەمم ئەڕۆم لێرەوە بۆ مەغرب توانێ؟ ئەی نیشتیمانی چی ئیتر؟ نیشتیمان معنای چێ؟ ناتوانێت واتامانە ڕێک ناکەون قەت. زۆر باشە. وەڵام شتێکی تری سەرنجڕاکێش باس لەوە دەکرێت کە سعودیە بووە بە خاوەنی چەکی ئەتۆمی و چەکی ئەتۆمی هەیە. ئەمە چۆنە ئەگەر هەیەی چۆن لەم ناوچەیە دەستی گەشت بە چەکی ئەتۆم و بەیای کرد ئەگەری شەر قسەیەوە بۆ ئەم قسە کەوتووەتە بەرباس. نەخێر سعودیە چەکی ئەتۆمی هەیە باڵێ 6 دانەشی هەیە 6 دانەی هەیە 6 دانەی هەیە هەرچەندێ هەنێ مخابەراتی ئەمریکی CIA شوێنەکەشیان تهدید کرد لە کوێیە لە سعودیە دانراوە بەڵام ئەوە دڵنیا نییە کە لێنانە بێتن لە 100%. بەڵام ئەگەر جوێ لە محەممەد سەلمان بنڕا بگریت کەوتی ئەگەر ئێران ئۆتۆمی هەبێتن ئەمڕۆ بەیانی من هەمە نازەمە و قسەی ئاگاتان دیبێ قسەی کردبوو بەیانی من هەمە ینی چۆن تۆ بەیانی هەتە مەفاعلت نییە لە ئێرە لە سعودیە جارێ بۆ ئاگاداریت مەفاعلی نەوەوی پاکستان هەمووی بە پارەی سعودیە دروستکرا و تاکو ئەم ڕۆژەش زاناکانی پاکستان ئۆتۆمیەکان لەگەڵ کارمەندەکانی بە 200,000 کە زیاترە مانگانەیان لە سعودیە پاکستان نایدات نیەتی یەکەم دروستکردنی پاکستان 125 بۆمبی ئۆتۆمی دروست کرد 125 دانە 6 هی سعودیە 119 هی خۆیەتی ینی ئەلۆ سەرچاوەکەوێ پاکستان ئێستا کەش ببینی لەم کۆتایە تەحالف عسکەری چێ کردی؟ سعودیە پاکستان نزیکترین کەس بۆ سعودیە پاکستانە مەسر و تورکیا تەحالفیان کرد قەتەر و ئەمریکا بێکەوە کردیان بەڵام سعودیە لەگەڵ پاکستانە کردی چونکە ئێستش پارەی پاکستان لە سعودیەوە ئەڕوە تاکو ئەم ڕۆژەش یعنی ئەوە کە یەکلا بێتەوە کە سعودیە خاوەنی بۆمبی ئەتۆمیە و ئەوەی جەنابەت هەڵی 6 دانەی هەیە لێڤڵی سعودیە لە ناوچەکە چی لێەکە لە ڕووی حەجمی سەربازی و قووەتەوە بەرزیەکاتەوە تۆ هەر وڵاتێ ئیسرائیل ینی بەرامبەر بە وڵاتانی تر چییە وڵاتێکە ئەمنێ بەس کاکە سیلاحی ڕەدعی هەیە موشکی ئەریحا سێی هەیە بۆمبی ئۆتۆمی کاتێکە بتوێت لە ناوی دەی لە ناوتەداتن بەکاری دێنێتن ئێران لەسە بەیانی ئۆتۆمی هەبێتن ئیتر ئەمریکا وازی لێ دێنە ئیسرائیل وازی لێ دێن لی نادان سیلاح ڕەدعم هەیە ئێستا کە بڵێن خۆی نۆ وڵات لە جیهانە ئۆتۆمی هەیە بەڵام سعودیە بخەپاڵی ئەبێتەدا بەڵامەوەی سعودیە بە ئاشکرانیە زانی زۆر باش من هیچی وام نەماوەگەر جەناب شتێکمە باسکی سپاس دەکەم سپاس بۆ عاقی سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بە کارباری سەربازی سپاس بۆ بینەریەوە لە ئەڵلقەکانی داهاتوو چاوەڕوانمان بن شتی زۆر بە پێستر و زانیاری زۆر زیاتر لە ڕووی سەربازیەوە دەخینەڕ سپاسان دەکەم دەست خۆش قوربان